ناوم کانیە تەمەنم 32 ساڵە دانیشتووی شاری سلێمانی فەرمانبەرم لە یەکێک لە کەرتە تایبەتیەکان و خاوەنی بڕوانامەی ماستەرم لە کارگێری کارە بۆ ماوەی 5 ساڵ و نیوە کاری دیزاینی خشلی خانمان ئەکەم کە ئەمە خولیەی مناڵیمە بەڵام لە 2016 بڕیارمما کە بیکەم بە بزنسێکی بچکۆلانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پەڕێکی فەرمین بۆ کردەوە لە ئینستاگرام ئەتوانم بڵم لە ساڵێکە 3 بۆ 4 کۆلێکشنی خۆمم ئەبێ کە هەر کۆلێکشنە هیچی لە هیچی تر ناچێت کۆلێکشنم هەیە ئەتوانم بڵێم 70 پارچەم دروست کردو کۆلێکشنم ئەتوانم 25 پارچەم دروست کردووە ئاسان نییە لە کارتێکی تایبەت ئیشکا بۆ کاتێکی زۆر و بزنسێکی بچکۆلەشی هەبێ و لە هەمان کاتیشدا خوێندکار بێ بەڵام ئیسفادەیەکی زۆرم لێ بینی کە یەکێ خۆی کارێک ئەکات ئەو لەوانەیە زۆر هەیە لە شتەکان نەیزانێت بەس ئەیکات بەڵام کە خوێنم بۆی هەستم کرد ئەم شتم بەڕاستی کردووە ئەم شتیانم ئەها پێویستە زیاتر باشی کەم بۆی بەرەو پێشەوە بچێت یەکەم شت بۆ براندین کە تۆ بتوێ بناسرێت لە شوێنان لۆگۆکەتە پاکیجینەکەتە کە تۆ یەکێک شتە لێ داوا ئەکات کان و جوولەرەکەشم هەڵبژارد کورتکراوەی ناوەکەی خۆم ناومکان نییە و لە ناو هاوڕێکانمە پێمەڵێن کان و حەزم کرد هەر بەوە بناسرێت بۆ من زۆر خۆشە خەڵک کارەکەی خۆم پێش خۆم ئەناسێت چونکە لە سەرەتاوە ئامانجی من ئەوە بووە کە کارەکەم بناسرێت نەک خۆم بۆ داهاتوویەکی نزیک حەز ئەەکەم کۆرسێ وەرگرم بۆی بڕوانامەیەکم هەبێ و کوجولەری دیزاینەرێت تەکنیکەکانی کە نەیزانم فێر بم ئەوانەی ئەیزانم باشتر بێ بۆی بتوانم لە داهاتوە سوودی بە کەسی تر پێ بگەێنم.